جۆ بگرن ئەم قەرارەم کە یاومە پاشگەزبوونەوەی نییە قەتعیەن لەمە دووە ئیشەکان تەوزیعەکەم ئەمە ناکرێن من بێمەوانێ بەسەر پیس و بۆقڵی ماڵ و بەسەر نان نەخواردن و بەسەر دلیڤەری بەسەر لەمانەیە ئیشەکانتان بەسەرا تەوزیعەکەم خوام لەو خوایی یەک زەرەنتان مخالیف بێت بە شەق ناوخەیە بچڕێنم چەنەبازی با قسەکان تاوکەم بلە تۆ هەرچی جن هەیە ئەی شویت لە ئاراوی هەڵەکێشی بە تایت و شامپۆ جوان دووسێ جار ئای پیاکەیت و هەڵێ واسیت و بۆشم ئۆتووەکەیت دەبڵگەیشە معقوڵنیەوەی چانی تۆ باسیەوەیشی ژنانە ئێ ڕەحمەتت لێ بێ دەکەواتە ئەم ماڵە نەقسی ژنی هەیە دەبێڵم ژنێ بێنم کاکە دەکەواتە من ڕازیم لە ئێستاوە یەخوە مبارەکی بەجددی قوربانم بەس بە شەردێ واقعی یەک گۆرای بێژی سەڵ خۆشێ ئەوم بۆ بێنی کورە دوانێ بۆیە یەکشتی تری ئادەی بالەجاتی لە فالوودە بێ فالوودە داوای لێ بوردیشەکەم نزیک نیم لێتەوە تەماچەکەم بەزە قوربانم واقعی والله بلا باقوشن بێنێ بلا یعنی ڕازیت بۆی باقوشن بێنێ ڕازینی وەڵا ڕازینی بلا لە بابە ڕازینی هەتی جۆر پەرسیوان بوویتەوە ئەوە ئیشەکانتە هەردوو چاو دەرێنم بەخوانیکەیت جۆ بگرە پەیام سەرەی تۆیە ئیشەکانی عایزی تۆ ئەزانیت چین چێشتم بۆ لێ ئەنیت برنجی کوردی بەلەتکەنۆک و کشمیش و بایەمەوە اینجا دوو نەوە شلەمەوێ شلەی یەکەمیان بامێ شلەی دووهەمیان کە بە بەردەوامی لەسەر سفرەکەیە قەیسی کوشمیشە بە پلە گۆشتی جۆرەکەەوە جا خوام لەو خوای بێمەوە برنجەکە و ڕەق بێ بە تیتەکە تاک و بەردەگان ڕاکێشم ئەمە ئیشی تۆیە ئەبێ بەشیکەیت نایکەم نییە ئەی باوکم هەمووشتە من حازریکە هەمووی تۆ حازرەکەی ڕازی ئەلەوە سەرەن ڕازینی ژنێنم کاکە نەخێر نایهێنێت ئەیکەم ماوتەوە سەرەی توێ هەستی کوڕە بچکۆلەکەی خۆم جۆ بگرە ئیشەکەی تۆ زۆر قورس نییە بەیانیان لە خەو هەڵەسیت شەشی بەیانی لە خەو هەڵەسیت ئەم ناوە هەرچی ژوورەکان هەیە گسکی ئەیت بە گسکی کارەبایی دوای بە گسکی دەستی دوای بە گسکی کوردی جوان پاچێکێت سەر پەنجەرەکان شوشەکان چیە پەنجەیەک دیاوێ پەنجەکەم بە کوری چاوتە ئەو بە ئاگاداربی اینجا ئەو سەقف و دار و بەردە ئەمەوێ نییە ڕیش لەبەر دەمی دیواری گەچاپ تاشم کەیفی ڕازیت کوڕی من یاژن بێنم دەدەی کاکە ڕازی بەس ئەوە قەرارە و جێبەجێکرێت ئەمرتان نەمێنێت باوکە فالوودەگەی من